مێژوو سیرکەن هەر کەسێ سوکایەتی بەو پێغەمبەرە کرد بێ بەخوا ڕیسوایی بۆ ماوەتەوە. من دوو بەسەرهات عەرزی جەنابتان دەکەم. یەکەمیان دکتۆر محەممەد ڕاتب نابلووسی لە تەفسیرەکەیدا بەرگی 5 لاپەڕەی 58 ئەڵێ کابرایەک هەبوو زۆر دوژمنی خوای تاک و تەنها بوو پەنا بەخوا. کوڕێکی بوو، کوڕەکە وتیان ناوە چی؟ وتی ناوم ناوە ئەڵڵا، ناوم ناوە ئەڵڵا. وتیان بۆ؟ ئەوەندە بێ ئەدەب و بێ حرمەت و کاڵفان بوو. وتی چونکە خوا لە قورئانەکەیدا دەڵێ لەم یەلید وەلەم یولد، نەخوا کەسی لێ دەبێ و نە لە کەس بووە. ئەوە تا ئەڵڵا لە من بووە، ئەوەنی من باوکی ئەڵڵام. ئەوە لە ڕخی سوورەتی قول هو الله منداڵەکەم ناوە ئەڵڵا. ئەڵە دانیشتبوون لە ناو خەڵکێکە هیچ ئەوە ڕۆژێکی ساماڵ هەورە بروسکەیەک لە ئاسمانەوە هات کەس نەیزانی لەکوێوە هات لەو کابرایدا و کردی بە خۆڵەمێش و سووتاندی. سبحان الله جاری وایە خوای گەورە لەو بێ ئەدەبانەدا فەورەن لێی دەدا، هەر یەکسەر لێی دەدا لەوێ کردی بە خۆڵەمێش دەی تۆ گە خوا لێ بۆ ئەی بۆ سووتاندی ئەی بۆ لەناو ئەو هەموو خەڵکیا لە تۆیدا نەیهێش بێ ئەدەبێکەی تەواکە لێیدا. ئەبێ ئەوانە زۆر ئاگای خوا بن، ئەوانە بەڵایان بۆ خوایان ناوەتەوە هەر کەسێ بێ دژایەتی خوا بکە. دووەم بەسەرهاتیان ئەندازیار عوسمان لە کتێبی بەهاری دڵاندا لە لاپەڕەی 83دا دەڵێ ساڵی 80کان کابرایەکی دکتۆری بەعسی زۆر ڕقی لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. ئەو پیاوە کوڕێکی بوو ناوی نا لەهەب. وتیان بۆ ناون نا لەهەب لە هەموو ناوەدا؟ وتی بۆ ئەوەی بەخۆم بڵێن ئەبوو لەهەب، چونکە ئەبوو لەهەب زۆر ڕقی لە محەممەد بووە، خوش زۆر پێ قەڵس بۆ سوڵەتی تەبەت یەدای نادووە. حەزەکەم من وەکو ئەبوو لەهەب دژایەتی محەممەد و ئیسلام بکەم. بەڕێزان خەڵکی ئاوا بێ ئەدەب و کاڵفام و بێ حورمەت هەیە لەسەر زەویدا. ئەڵێ وتی کوڕەکەم ناوە لەهەب بۆی لەمەوەدا بەخۆم بڵێن ئەبوو لەهەب، ئەوەندەم ڕق لە محەممەدە. کوڕی گەورە کرد لەسەر دژمنایەتی ئیسلام کە چۆ قۆناغی ناوەندی چەند گەنجێکی وەکو ئەم گەنجە خۆشەویستانەی تەلەبە کە لە خوێندنگاکاندا ئەهلی نوێژ و عیبادەت و کوڕ و کچی پیاوانی ساڵحی وەکو جەنابتان بوون بە هاوڕێ ئەم کوڕە. وەڵڵا کابرا کە دێتەوە ماڵۆسەیەکە کوڕەکەی لەسەر بەرماوە، ئای خوا چیم کردووە؟ من ئەبوو لەهەبم، خوا من نوێژ دەکا. کوڕە ڕۆڵەجان چیەکەی بابەجان بەخوا ئەو کوڕانە ئەوەندە ڕێک و پێکن، ئەوەندە برادەری باشن، ئەوانە فێری نوێژیان کردن فێری قورئانم دەکەن. وتی بەخوای بە دووری خەمەوە پارەی زۆر بوو، حیزبیش پشتیوانی لێکرد، کوڕەکەی نار بۆ بەریتانیا. سبحان الله ئەم دینە خوا الله صاحبێتی ئەو کوڕە لە بەریتانیا لەناو ئەو هەموو خەڵکیا دیسان تووشی خەڵکی مسلمان و چاک بووە. کوڕێکی جوان خاسی بەڕێزی بە حرمەتی ڕەوشبەرزی لە دەرچوو لەوێ بوو بە پزیشک، بەڵام پزیشکێکی بانگخواز بۆ دینی ئیسلام. ئەمجا خەڵکی بانگ دەکرد بۆ دینی ئیسلام. پەیوەندی بە باوکیەوە کرد، باوکی هەر خەم ڕۆڵە من خەممە، ڕۆڵە تۆ دەبێ ئێمە وەکو ئەبوو لەهەب دوژمنایەتی محەممەد و بەرنامەکەی بکەین، ئەو کۆنە پەرستیە و ڕزعیەتە ئەوە دژی مافی مرۆڤ و نازام چییە. وتی باوەجان ئیسلام زۆر لەوە گەورەترە من و تۆ ناسی بوومان، وەرە دانیشین بە زمانی شیرین بە ئەدەب و حرمەتی باوکانە و ئەولادانی نەبەزان. وەڵڵا قەناعەتی باوەشی کرد و باوکی مسلمان کرد. وتی بابە عێراقی شوێنی ستەمکارانە وەرە عێراق بەجێ بێڵین لە وڵاتێکە بۆ خۆمان مافی پەنابەرەتی وەرگرین. باوکەکە بە عاقبەت خێری سەری نایەوە. زۆر جا بەڕێزان ئەوانەی کە بێئەدەبیش دەکەن هێشتا ڕەن بێ شتێکیان تیا مابێ، خوای گەورە هەڵی دەگرێ لە پشتی ئەوە کە من و تۆ نازانین حکمەتێکی تێدایە.